لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێم بە پێچەوانەی یاسا و دەستوری عێراق بە بڕیار و ڕێنمایی چەندین جۆر باج و ڕسوماتی لەسەر هاوڵاتیان زیاد کردووە. لە ئێستاشدا حکوومەتی عێراق داوای هەموو داهاتی باج و ڕسومات دەکات، بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی کاربڕێکەری هەرێم ئامادە نییە ئەو بڕیار و ڕێنمایانە هەڵبوەشێنێتەوە کە بە نایاسایی باج و ڕسوماتی پێ زیاد کردوون. بە پێی بودجەی عێراق دەبێت هەرێم داهاتی ناوخۆ ڕادستی وەزارەتی دارایی عێراق بکات، بەمەش ئەو بارگرانی بە ناوی باج و ڕسوماتەوە خراوەتە سەر هاوڵاتیان داهاتەکەی دەچێتە خەزێنەی وەزارەتی دارایی عێراق. جیاوازی باج و ڕسومات لە نێوان هەرێم و عێراق لە هەرێمی کوردستان بە 407 ڕێگە باج و ڕسومات لە خەڵک وەردەگیرێت. پارەی باج و ڕسومات لە هەرێمی کوردستان چەند هێندەی باج و ڕسوماتەکانی حکوومەتی عێراقە بە پێی ئامارە فەرمیەکان لە کابینەی نۆیەم داهاتی باج بە ڕێژەی لە سەدا 296 زیاد کراوە. لە ئێستاشدا بەغدا داوای هەموو داهاتەکان دەکات لەسەر حکوومەتی کاربڕێکەری هەرێم پێویستە باج و ڕسومات کەم کاتەوە و هاوتای عێراق بکرێت، ناکرێت چیتر بە نایاسایی پارە لە هاوڵاتیان کۆ بکرێتەوە. لە دەستوری عێراقدا چۆن باسی باج و ڕسومات دەکات؟ بڕگەی یەکەمی مادەی 28 دەستوری عێراق دەڵێت باج ناسەپێنرێت، هەموار ناکرێت، وەرناگیرێت و لێبوردن نایگرێتەوە، تەنیا بە یاسا نەبێت. کەچی لە هەرێمی کوردستان بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان و دەرکردنی یاسا لە چەند ساڵی ڕابردوودا بە بڕیار و ڕێنمایی باج لەسەر خەڵک زیاد کرا. هەروەها لە بڕگەی دووەمی مادەی 28 دەستوری عێراقدا هاتووە خاوەن داهاتی کەم لە باج دەبەخشرێت. بە پێچەوانەی ئەم مادەی دەستوری عێراق دەسەڵاتدارانی هەرێم باج و ڕسوماتیان لەسەر هەژاران زیاد کردووە، بەڵام چەندین کۆمپانیای حیزبی و کەسانی دەستڕۆیشت و بە ناوی وەبەرهێنان لە باج و ڕسومات بەخشراون. لێکەوتەکانی زیادکردنی باج و ڕسومات زیادکردنی باج و ڕسومات لە کاتی قەیران و خراپی دۆخی ئابووری وڵات وێران دەکات و متمانە ناهێڵێت. لەو چوارچێوەیەشدا زیادکردنی باج و ڕسومات بارگرانی زۆری خستۆتە سەر هاوڵاتیانی هەرێم، چەندین کارگە لە ناوچوون بازاڕ سست بووە، نرخی پێداویستیەکانی ڕۆژانە بەرز بۆتەوە، گەشەی ئابووری وەستاوە و بێکاری و هەژاری هەڵکشاوە.